ڕاستیەکەی ئەو پارچانەی کە لەم وارگا هەیە مێژوویەکی دێرینیان هەیە سەدان پارچەیە نەک بڵین 15 پارچە نیە سەدان پارچەیە پارچەی بچووک و بە نرخی تایە پارچەی گەورەی تایە هەر لە ئەدەواتی کێڵان و زەراعەتەوە هەتاوەکو دروستکردنی قاڵیە تا دروستکردنی قوماشە هەتا مەوجە جاجمە لێفەیە دەساڕە دنگە بۆ کوتانی چەڵتوک و گەنم و جۆ ئەوانە چرایتیایە تەمەنی 100 ساڵە بێ دەساڕیتیایە تەمەنی 150 ساڵە بێ دەواتی کوورە و گەرمکردن و ئاسنگەریتیایە تەمەنی 200 ساڵە بێ جۆرەهات فەنگ و سیلاحی تایە تەمەنیان دەگەڕێتەوە بۆ 70 ساڵ 100 ساڵ لەوە پێش مەنجەڵی مسیتایە تەمەنی 200 ساڵە بێ مەسینە و دەستشۆری تایە تەمەنی ئەگەڕێتەوە بۆ بیسەکان بۆ سیەکان یعنی 100 ساڵێکە بێ ئیتر شتی زۆری تایە بەڕاستی حاجی تایر هەوڵیاوە بە هەوڵ و هیمەتی خۆی ئەم شتانەی هەمووی کۆکرۆتەوە لەسەر شانی خۆی لەسەر گیرفانی خۆی کەس هاوکاری نەکردووە جا شتەکانی ئەوەنە بەنرخن شوێنەکەشی بچووکە داوا ئەکەین لە بەرپرسانی ئەم شارە کە کشتێکی ناوازەی کردووە بۆ ئەم شارە هەوڵ و هومەتێکی بۆ بکەن شوێنێکی فراوانی بۆ دابینکەن بۆی ئەو شتە بە نرخانەی کە دایناوە لە پێشانگاکەیە بە شێوازێکی جوانتر و ڕێکتر و شوێنێکی فراوانی بۆ تەرتیب ببێ بۆی هەم شارەکە ئیسفادە لێ بکە هەم میلەتی کورد هەم گەشتیاریش کە لەملاوەیەن بزان ڕوئەکەنە کوێش ئەم شارە مێژوویەکی دێرینی هەیە مێژە دیرینەکەی لێرەوە ببینن. گەڕانەوە بۆ مێژووی دێرینیش بریتە لە ئەو شتانی کە هەم لە ڕووی مادەوە وەک ئەم کەرەسانی کە حاجیکە عەرزی کردووە و هەم لە ڕووی نامادەوە وەک ئەوەی کە ئەدەب و فەرهەنگ و کولتور و مۆسیقا و ئەو شتانە کە ئەو گەلانە هەیە بەشێکی تری لە کەلەپور و فۆلکلۆری نەتەوەکانە کاک حاجی تەنها پرژاوێتە سەر ئەوەی کە ئەو شتانی کە مادەن کۆی کاتەوە بەڵام لە شوێنێکی نەگونجاوە و لە هێزێکی ئیداری باشی لە پشتەوە نییە و گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئەم ئەزمونە لەبار نەچێەوە ئەم هەوڵە بێ بە هەوڵەکەی جوانتر و باشتر و دەوڵەمەندتری بەدوادا بێت گرنگە هاوکار و دەستەواری بن بۆی بتوانێت کاک حاجی ئەو مەبەستەی کە لەکردنەوەی ئەم هەوارگا هەیە بگەێتە ئەنجام. دەستم کرد بە کۆکردنەوەی ئەم سیلاح و تەزبیح و مس و ئەنواع و ئەشکال کۆنە هەموو شتێکمەیە الحەمدولله وەکو عەرزم کردن هەموو شتێکمەیە شتێ نییە ئیسا هەر لە سیلاحی کۆنواتە تەزبیح هەتا پارچەی ناوماڵ حەت قاڵی بەڕە مەسەلا سنوێن یەغان باوەڵ ئەیتر شتێ نییە بڵێم خۆزگە هەب وایە خۆزگەی بۆ ناخوازم لەبەرەوە هەموو شتێکم پیا کردووە تومەتە ئاودمەتە ئێرانە و لەبەر ئەوە بە خەڵ دەرسی لێ وەرگێ و گەنجانمان کە بزان ئێمە ساحەبی ئەم کلتورە جوانانە بووی وەڵی قوربان نازانم ئەوەی لە سیلاح بێت لە سیلاحی کۆن نابێت سیلاحی کۆن هەر هەموویم هەیە هەر زمانی بڵێ زمانی سیلاحی زمانی هیتلەریتیایە سەماحی سیلاح ئەنواع و ئەشکال یعنی ئەوەی کە بێژم لە حکوومەتی شانیە ئیسەم لای من هەیە لە تەزبیحیشا تەزبیح حەچی تەزبیحی کۆنەیە لە پارچەی ماڵ و هینە ئەمە لە پاشا و ماڵە گەورەکان و ماڵە بەگەکان و ئەمانە هەموو شتێکم هەیە الحەمدولله پێویستم بە هیچ نییە شتێ نییە کە نەمبێ دەواش لە خەڵکەکەم هەر پارچەیەکی هەیە لە ماڵە هەر شتێکی هەیە با بێرێتی بە پارەی بە هیمەت پێ بە قیمەت پێ با مەزەخانەکەی توێ بەڕازێنەوە بۆ شارەکەمان بۆ من نییە کاکە ئەمەینی تۆیشە ئەم مۆزەخانەی تۆیشە خۆ من بۆ کەسیایەتی خۆم و بۆ ئینی خۆم دروستم نەکرۆ بۆی کە خۆمی پێ بەرزکەمەوە بێت ناوبانگە بزڕێن و ئەمانە بۆ ڕۆحی شەهیدان و بۆ ڕۆحی پیاو چاق و خانەقا و شێخ و مژایەژەکانمان دروستم کردووە و بۆ ئەو گەنجانەی کە دەرزی لێ وەرگن کە بزان ئێمە وەختی خۆی ساحەبی ئەو کەلو کەلتورە جوانە بووین لە دەرەوە قازانێکی تایە ئەڵێن تەمەنی 200 ساڵە بێ بەدەر لەوە نازانم کەلوپەلی تایە 100 ساڵە بێ سیلاحی تایە ئەوە نەبێ ئەمانە لەکوێوە دەستکەوتووە واللهی قوربان هەمووی بە پارە دەستم کەوتووە
کە کابرا تەماشای گوێت شتێکی کۆن مێتمە کاکە بیێنە بەڵام بەخوا زۆر شتی شێوەکو عەرزم کرد من دەسڵاتێکی ئەوەم نییە کابراکی سەرۆتمە نیم شتی شەیە هاتووەتە بەدەستم بەڵێ بە نرخ بووە بەهین بووە بەڵام توانە و دەسڵات و هینی قودەتی ئەوم نەبووە بیسێنم بەڵام کاتێکی شە بووە مەسەلا من پارێشم نەبوو بەخوا خەنجەرم بووە خەنجەری دەوان ڕوبع لە باخەڵمان نەبووە کاتی دینار و ڕوبع بووە وەڵی ڕوبع لە باخەڵمان نەبووە وەڵی 150 دیناریان داگمێ بەو خەنجەرە ئابم خەنجەرە دەوانە 150 دیناریان داگمێ نەمداوە بەم خەنجەرە یەک ڕوبع لە باخەڵمانەوە ئەوەنە حەز و خولیام وە شتی کۆن کۆکەمە و تاریخی شارەکەم و کەسایەتی شارەکانمان زێن و کەین و